بینەر و بیسەرێن کوردستان 24 سەڵافوە بن ئەفدەمەوە باش بیتن خۆشحالین جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەی کوردی کلتورێ تندوتیژێ و تندوتیژیا کلتوری تندوتیژی چ وەک حاڵەت یانژی وەک دیاردە ئلدەف هەندێک کەسا و ئلدەف هەندێک جڤاک و کۆمەڵگەهان هەبوون هەیە زۆر تێڕوانینên جیاواز هەنە دەربارەی ئەوێ چەندێ ئایە هەبوونا تندوتیژیێ وەک ئەسڵە ئلدەف مرۆڤان یانجی هاوردە بۆیە هاتیە ئەتناوا سروشتێ مرۆڤاندا ئایا تندوتیژی هەر هەبوویە یانجی هاتیەت ناوا هەبوونێدا سەدەما چەند تشتێکێن دیتر ئەرێ بۆچی ئلدەف هەندێکا تندوتیژی هەیە بەلێ ئلدەف هەندێک کەسێن دیتر نینە ئەرێ ئەو کەسێن تندوتیژی ئلدەف هەبوویە یانجی ئەو جواکن تندوتیژی ئلدەف هەبوویە و چارەسەر کردیە ئەرێ چاوا چارەسەر کردیە و ڕێوشینێن چارەسەرکردنێ چ شێواز بووینە ئەف باسە و چەندین بەحسێن دیتر ئەتناوا vê خەڵکێدا دەبنە پرسیار و سەرنج بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر و مامۆستا هێژام مامۆستاوەکەمە ئاماژەداوی چەندێک کە کلتوری تندوتیژیێ هەبوون هەبوو ئەتناوا مرۆڤاتیەدا چ وەک حاڵەتێکێ تاکی یانجی وەک حاڵەتێکی جڤاکی و وەکە gelek پرسیار هێتە ورژاندن ئایا ئەف تندوتیژیە حاڵەتێکی بەردەوامە لە دەف سروشتە ئینسانی یانجی حاڵەتێکی هاوردەکریە ئەدبیتە سروش دەف ئینسانی بخۆت ئەسڵدا نینە لەوڕە مەدوێتن ئەم سەروی چەمکەی پراوستین و چەندین پرسیار ئاڕستەی جەنابێتە بکەنی کە شوان پرسیارە مەدوێت بزانین ئەرێت ناوە قورئانە پیرۆزدا چاوە بەحسێ چەمکە تندوتیژی هاتیەکردن بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا لەوەوە دەست پێ بکەین کە بە تێڕوانین لە ڕووداوی نێوان قابیل و هابیل بەڵێ تێدەگەین کە مەسئلەی تندوتیژی لە مرۆڤدا مەسئلەیەکی ئیکتیسابیە واتە مکتەسەبە بە چۆن بە کوردی ئەڵێن دەستخراوە یعنی وەکو بڵێ فێری ئەبێ ئەو کەسە و نەبێ هەموو مرۆڤێک تندوتیژ بێ لە ناخی خۆیدا کەواتە بەچی دەزانین بەوەی کە ئەگەر هەموو مرۆڤەکان وابن دەبواە هابیلی جواب وایە کە ئەو ئەڵێ ما ئەنە بیباسێتین ئیلەیکە یەدیە لی ئەقتولەکە ئەو مانەی وایە کە ئەویان ئاشتی خوازە کەواتە لەم نێوانەدا لەو سەرەتایی مرۆڤایەتی و لە سەرەتاکانی مرۆڤایەتیەوە تێگەین کە تندوتیژی دیاردەیەکە لە مرۆڤ هەیە بەڵام هەیە وەری گرتووە فێری بووە هەبوونە چەند تووکارن بە چەند هۆکاری ئەو قسەی ڕاستە ئەوجا وەکو وەری گرتووە وەرگرتنەکەش جۆری تری هەیە وەرگرتنەکەش کە وەری ئەگرێ و فێری ئەبێ ئەوش دوو جۆر یا چەند جۆرێکی هەیە جۆرێکیان هۆشیارانەیە جۆرێکیان ناهۆشیارانەیە جۆری هۆشیاری چییە؟ سێرەکەی مە دروست بیت فکر بۆ هەبیتە داڕشتن ڕاستە یعنی سێرەکەی کەسێک لە ژیانیا بۆ نمونە با بڵێن چۆن ئەڵێ سەرکەوتوو نەبووە ڕقی لە کۆمەلگا بێتەوە لە هەموو ئیش و کارێکا کە دەستێداتێ سەرکەوتوو نییە کە سەرکەوتوو نییە و هاوڕێکەی خۆی دەبینێ سەرکەوتووە ئەم لە بەرامبەر ئەودا تندوتیژی بەکارهێنێ کەواتە ئەمان بە هۆشیارانە هەستی پێ کردووە ئەڵێ بۆچی برادێرەکەم ئەوەی هەبێ و ئەوەی هەبێ و ئەوەی هەبێ و ئەوە کۆم خەڵکی کە یەکتریە کوژن بۆ دەیکوژی ئەڵێم هەردووکمان بەیەکەوە گەورە بووین و هەردووکمان خەڵکی یەک شوێن بووین و نازام چی و بۆچی ئەو هەیەی وە من نیمە کەواتە ئەم بیری لێ کردوێتەوە هۆشیارانەیە نەوعێکی تری تندوتیژی هەیە پێڵێن ناهۆشیارانە ناهۆشیاری چییە؟ چاولێکەریە چۆن ئەوەی کە زۆر جار لە خۆپیشاندانێکا پەیابێ ینی چەند کەسەیە ئەیبینی بە تەنیا بینیتە زۆر نەرمونیان و هێمنە مەبەستە تندوتیژی نەچووە ئەبڵێ دوای سێرەکەی کە مەجموعەیە گروپێک پەلاماری دوکانێکەدەن پەلاماری مۆڵێکەدەن سێرەکەی ئەویشی تایە ئەوە پێوترێکی پێوترێ کاریگەری کۆیەکە بەسەر ئەو تاکەوە دوای لێ پرسی زۆر پەشیمانە بە ناهۆشیاری تێکەڵ بووە بە ناهۆشیاری مەدروست نەبووە لەو قۆناغی کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ کامی خەتەرترە تندوتیژی هۆشیارانە خەتەرترە مەترسیدارترە لە تندوتیژی ناهۆشیارانە چونکە بۆ تەختیتی بۆ ئەکا و بیری لێ ئەکاتەوە مەبەستی هەیە جا لەبەرەوە کە ئەمەبەستی هەیە مانی لە ناخیدا بوونی هەیە ئەو جادێتە دەر لە دەرە دەبێتە تندوتیژی دەبێتە دەست درێژی تندوتیژی یامە دروست بیت یانژی مەدروست نەبیتن هەر بوو ئێکرینە کە تندوتیژی هاتە ئەنجامدان بەڵێکی ئێکی خەتەرترە ئەلێرە بۆ دەرەکەوێت کەواتە وتمان سەیری قورئان کەی تۆ پرسیاری ئەوت کرد کە لە قورئان و فەرموودە بۆ نمونە تەماشای قورئان کە خوددا دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان کەواتە ئیثم شتێکە لە ناخی ئینساندایە لێ باسی وەشکەن ئیثم چییە خەتیئە چییە سەیئە چییە ذەنب چییە ئەمانە بە کوردی هەموو دەڵێن گوناه
بەس هەموو جیاوازن. وەختێک کە تۆ خوددا دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان، بۆچی ئیثم لەگەڵ عدوان ڕەبط دەکا؟ ئیثم ئەو جۆرەیە کە لە ناخی ئینساندا دەکوڵێ گوناهێکە بیری لێ دەکاتەوە ورد کۆتایی پێ نایە، درێژەی پێدات گەورە دەبێت، تعدی دەبێت بوو کەسان دەبێتە عدوان. هەر لەبەرەوەی خوددا لە قورئان دەفەرمێ تظاهرون عليهم بالإثم والعدوان، خوددا دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان، خوددا دەفەرمێ دەربارەی هەندێک کەس يسارعون في الإثم والعدوان، خوددا دەفەرمێ فلا تتناجوا بالإثم والعدوان. بۆ چوار هەموو قورئانە چوار شوێن دەبینی هەمیشە ئیثم ڕەبط دەکات لەگەڵ چی؟ لەگەڵ عدوان. کەواتە جۆرێک لە گوناه لە ناخی ئینساندا دەکوڵێ گەورە دەبێ ئەبێتە عدوان و دێتە دەر. هەر لەبەرەوەشە جارێتر خوددا لە قورئان دەفەرمێ وذروا وازی لێبێنن ڕێبەن وذروا ظاهر الإثم وباطنه، کەواتە ئیثم ظاهری هەیە و باتنیشی هەیە. کەواتە باتینەکەی ئەوەیە کە مەدروسە و ئیشی بۆ دەکا و بینەکە دوای بێتە ظاهر دێتە دەر. لەبەر ئەوشە جارێتر خوددا دەفەرمێ والإثم والبغي، لە قورئاندا جارێتر خوددا دەفەرمێ والإثم والبغي، هەمیسان پێشی ئەوەی بەغی تەجاوزە. بەڵێ بەغی تەجاوزە، یعنی دەستدرێژیکردنە سەر خەڵک بەکارهێنانی تونند و تیژی دژ بە خەڵک، پێشی ئەوە پێشی بەغیەکە هەر ئیثم بۆ جارێکی تر خوددا باسیەکە. لەبەر ئەوەیە خوا لە قورئاندا دەفەرمێ ومن يكسب خطيئة أو إثما، بانای مادام ئەو یعنی خەطی جودا خەطیئە ئەو گوناهەیە کە ئینسان دەیکا بە خەتە، مە دروست نییە بە خەتە، بۆیە خوددا ناوی ناوە خەطیئە. کەواتە خەطیئە ئەو جۆرە گوناهەیە کە ئینسان وەکو ئەوەی کە گوتم کەسێک تێکەڵی کۆمەڵێکە بێ و تووشی هەڵەیەکە بێ، ئەو گوناهەی کە بە خەتە دەیکەیت و مەبەستت نییە و بەرنامە ڕێژیت بۆ نەکردو خوددا ناوی ناوە خەطیئە، ئەوە گوناهە. بەڵام ئەوی تر ئیثمە، ئەوە بەرنامەی بۆ دادەڕێژێ و هەوڵی بۆ دەدا، نەتیجە دەبێت بە عدوان. بەلێڤەنەوەیتە بەهانەک بۆ هەر کەسێکی تونند و تیژ بێژتن من خەتە ئەفچەندە کرد. ئەنجە لێرە یاساناسان و ئەو شتانە هەیە کە ئەڵێن یعنی یاساناسان بەپێی لێکۆڵینێن ورسە لێکۆڵینەوە ئەکەن و اینجا ئەڵێن بەڵگەمان هەیە و ئەڵێن قەرینەمان هەیە و ئەڵێن مع سبق الإصرار والترصد یاساناسەکان. بەس ئەگەر وەک جانب ئەخلاقی ببێژین ئەوە نابیتە بەهانەک بۆ هەر تاوانبارێکی بێژین. بەڵێ ئەگەر بۆیە گوتمان ئەگەر خەتیئە لە خەتە ئەوە هات بێ بەرامبەر بە خوددا بیکا بە دوو ڕکعات نوێژ لە کۆڵێ بێتەوە، بەس کە بەرامبەر بە مرۆڤکردی هەر تاوانبارە بێت، چونکە خوددا لە قورئان دەفەرمێ ومن يقتل مؤمنا خطأ، بە خەتە ئیش ئینسان بکوژی فتحرير الرقبة ئەڕوا هەموو یەک کۆمەڵ خوێنی و پارە و یعنی چۆن ئەڵێ دیە و خوێنی دەکەوێتە سەر، سجن دەکرێت نایخوا، چونکە بۆ بە خەتە لە یەکێکیدا بە خەتە یەکێکی کوشتە، ئەوە قسەی ئەوەش ڕاستە. کەواتە لێرە پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕووی فەرموودەوە تەماشای کە پێغەمبەر درودی خوای لەسەر دەفەرمێ إن الله رفيق يحب الرفق في الأمر كله، کەواتە خوددا نەربوونیانە، مانایە خوددا تونند و تیژی نییە. دەفەرمێ ويعطي على الرفق ما لا يعطي على العنف، ئەوەی خوددا بە نەربوونیانی دەیبەخشێ بە تونند و تیژی نایبەخشێ. مانای چییە؟ مانای ئەوەی بە نەربوونیانی دەستت دەکەوێت بە تونند و تیژی دەستت ناکەوێت. یا فەرمێ إن الرفق لا يكون في شيء إلا زانه، نەرمونیانی لە هەر کارێکدا بوو جوانێکە، ولا ينزع من شيء إلا شانه، لە هەر شتێک نەرمونیانێکی لێ دەرکەی ناشرین دەبێت. لەبەر ئەوە دەفەرمێ پێغەمبەر درودی خوای لەسەر من يحرم الرفق يحرم الخير كله، هەر کەسێک مەحروم بێ لە نەرمونیانی لە هەموو خێرێک مەحروم دەبێت. بەڵێ مامۆستای بەڕێز دیسان مەدوێتن vê çendî bizanîn weke diyardeka pêşçav bû çî wextê behsa tund û tîjî hate kirin ekser navê afiretê gel têtin bêjinê tund û tîjî hem ber afiretê dema tête kirin. Erî bû çî ev e biye diyardek et nava civakên me da. Tund û tîjî hemîşe ew kesê ke bûteman îsm û udwane medrûs e, ew kesê tund û tîjiyeke bekardênê hemîşe hewla da lew katê bekarî bêne ke bizane beramberekî lawaz e. تۆ کەست دیوە بەسەرەن بەدەستی ڕووتەوە بێت تونند و تویژی بکە بەرامبەر بە یەکێک کە گەورەترین چەکی پێبێ ناوێرێ، چونکە ئەزانێ کەواتە لە کۆمەڵگەدا تونند و تویژی بۆیە دەڵێن هەمیشە بەهێزێک هێز بەکاردێنێ دەیکا بە لاوازێک، ئەم لاوازش لە خۆی لاوازتر ئەوە کۆمەڵگەی ئێمە چونکە لە ژیانیدا ئافرەتی بینیوە و وەکو دەڵێ بەشێکی زۆر لە ئافرەتان مافی خۆیانیان نەزانیوە و لە مافەکانی خۆیان نەگەیشتون و پێی وایە کە دەکرێ ئەوەی لە دەرێت تونند و تویژی بەرامبەر بەو پیاوە کە ئەو پیاوە دێ
بە ئافرەتەکە دوای ئافرەتەکە لەگەڵ چێت تونند و تیژە بێ لەگەڵ مناڵەکان کەواتە ئافرەت خودی خویا لاوازە یانجی خو لاواز بەڵێ کە پاش ئەوەی کە دەرکەوت ئافرەت لاواز نییە منداڵیش لاواز نییە پیاویش لاواز نییە بەس ئەو کاتەی کە مافەکانی خۆت نەزانی لاواز دەبی بەس ئەو کاتی مافەکانی خۆت زانی و چوو شکاتت کرد و داوای مافەکانی خۆت دەکەیت و مافی منداڵ هەیە مافی ئافرەت هەیە مافی مرۆڤ هەیە یاسا بەرقەرار بوو کەس ناتوانێت تونند و تیژی بەرامبەر کەس دەستێتت خوشمامۆستای بەڕێز مەدوێت بچینە ناو شارین کوردستانی و پرسیار هاتیە ڕاستەکردن بۆچی تونند و تیژی ئتکردار و گفتارین وەدا هەیە فەرمون. تونند و تیژی خەسڵەتێکی باش نییە بەڵام بە شێوەیەکی گشتی لەناو کۆمەڵگە دواکەوتەکان باوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ پەروەردەکردی تاک لەناو خێزانێکی تونند و تیژدا بۆ نمونە دایک و باوک خەسڵەتی تونند و تیژی لەگەڵ یەکتری بەکاردەهێنن دایک و باوک پەروەردەکەری بەخێوکەری مناڵن. بله رفتار و توندیا تا که کرد ش انجام و بارودوخا پیدا بود بارودوخان تدا او مازن بی جینگه ها او تدا هاتیه پراده کرم ایجو آزاین وی دیدین او همی زختال سر درون وی سر دور بروی هی والوی کلیه که او همی لان بل کسی که توند رو درکبد بریان تود بن امر بن چونکه جینگه ها درابی جینگه ها که تون بی او گلک ایشان دیه او جی دیاره لان درونی و گلک کاریگریه گلیبیا او تون دیال برانبری هاتی کردن او جی حول دوده تون دیه برانبر هندک کسندی هندک راشندی دیار بگت. بله تون تیجی یک لنیشانه کانی وی مروفا انسان تون تیجی زار وی تو کاری وی ناخوش من دو نفر دو برباب دو عشیرت بوده بيخوما من باريس لتون تيجي او دقيقه تربوي او دقيقه زور عصبي بوي يك دقه تعاملك او تنتجا درواتا او تربو درواتا خيزان وقتو رفتار ندرس من الطبيعي بن بيت اگر هر سرکی كنت تنتجي نوف بو خيزان دا پیداد بیتن او اگر هر سرکیه هروسا پرورده که وقتی امزار که خبرت که اینا باخچه آن سرطایی دا تعامل نیا درست الجل زارو كده من درست نهي تاكرن بعرف هندي واتشين كو تويت والله كده جي ام بيجني كردستان عن العراق كود هبونا في وسط صاله دا هر شر ديدين هر نخوشي ديدين هر يعني ابي كتنا فخينا تاكي في سيرفي عرض بيجي الرجاء داني كاتشاند الصادم تشرجة الصانين بس جواك ما بقشتي دبيني رجاك باشها يعني تندو تيجي توريم لي أدبينم أو جيجها أو تداد جيتن هند جرا صد منتن يعرف تهرت ويا تصابتن يعني جيجها أو تداد درباز بتن تداد جيتن بتا أجري كيكو أو يتون بتن برمبر أو دور برد أو جلدات جيتن. بله بینرین برای سپاس بو بجدار بویان مامستای برس گر جناب تجدی قداوی تاختنا وان برزانه بحثاوی چندی کر که اف ظلم و ستمال گلی کرد هاتیه کرن ایکل وان اگر سرکیه که گواشتن سر درون تاکی کرد درست ببیتن و کسی که عصبی بیتو نتیجه داد تندو تیجی لیب کویتا و بحثا هندک راه دی ترجی هاته کرن اگر جناب تاختنا سروی چندی هبید فرمو. بله رنگ او پیوست کین یعنی با تورکی خمان او باش به که یعنی بدوای ئەوە بچین هۆکاری مثلەن ئەم تونند و تویژیە چییە؟ بێگومان هۆکار زۆرە ڕەنگە هۆکار لە هەر گرنگترین سیاسی و ئاینی و کۆمەڵاتی خود چ دەگریتن ڕەنگە بڵێ ئەمەی کە تۆ وتت ڕەنگە ئەو وارانە ینی وەکو بڵێ ئێمە هەستمان پێکرد بێت یان ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە تا ڕادێک تونند و تیژی ئەم ساڵانەی ڕابردوو داعش و دەرکەوتنی جۆرێک لە تونند و تیژی ئاینیمان بینی لە هەمان کاتیشدا لە ڕووی سیاسی و ئێمە و عێراق وەکو بەشداربوانیش باسییان کرد جۆرێک لە تونند و تیژی سیاسی هەست پێ دەکەین لە چەند ساڵی دایان ساڵی ڕابردووشەوە جۆرێکی تریشدا نێو خێزان و کوشتنی یەک و ئەم هەموو کوشتنەی کە ئێستا هەیە ئەم هەموو لێدان و شەڕی ئێستا هەیە لە نێو کۆمەڵگە و جڤاکە کەمەش
توندوتیژی کۆمەڵایەتیە بەێ کاتە ئەم سەیە زەقە لە کۆمەڵگەی ئێمەدا بەێ بەڵام زۆر گرنگە بە دوای هۆکاری زۆر سەرەکی ئەمانەیە بگەڕین بە پەلە ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا لە ڕووی ئاینیەوە توندوتیژی کەی لە ڕووی ئاینی دروست دەبێ کاتێکە هەر کەس احتیکاری حەقیقەتی کرد یان دین یەک دینە خدا خاوەنی ئەو دینێ وەختێک کە دێتە ئەرز دابەشە بێ بەسەر ئینسانەکانە لە ڕێگەی پێغەمبەران کە پێغەمبەران درودی خۆیان لەسەر وەفاتەکان ئیترە بێتە دینی مرۆڤەکان تۆ قساکەی من قساکەم ئەوی تر قساکە ئەوی تر قساکە هەتا قسە بێ و بۆ یەکتر قسە بکەین زەرێرێکی نییە دین بەس ئەگەر بێنە بەرچاوی خۆت هەر کەس گوتی قسەکەی من دوا قسەی خوددایە و ئەوەی خوددا گوتی هەر ئەوەی منە چ دەبێ ئەو کاتە ئەگەر بە قسەی ئەو نەکەین یعنی بە قسەی خودامان نەکردووە ئێگە بە قسەی خودداش نەکەی ئەو مافە بە خۆی دەدات توندوتیژی بەکار بەرامبەر بە تۆ بەکار بێنێ و بڵێ تۆ بە قسەی خوددات نەکردو تۆ کافری ئەبینی مەسەلەکە چۆنە بۆیە پێغەمبەر درودی خۆی لەسەر هەر لە باسی چۆن ئەڵێ شاردنەوەی شتومەکی ناوبازار نەیفەرموو لا يحتكر إلا خاطئ یعنی زۆر جار خەڵک ئەمە فەرمودەیە لێ کەدات و هەر بۆ بواری ئابووری کە پێغەمبەر دەفەرمێ لا يحتكر إلا خاطئ یعنی هەمیشە بە هەڵەدا چووە ئەو کەسەی احتیکار بکە جاگە احتیکاری ئابووری کرد ئەگەر احتیکاری فکریشی کرد بەزوری حیزبەکەی من بەزگوتی جەماعەتەکەی من بەزگوتی مەلاکەی من بەزگوتی شێخەکەی من بەزگوتی مەذهبەکەی من بەزگوتی طریقەکەی من هەموو ئەمانە تەنیا حەسری حەقیقەت لە لای یەک شوێن بوو بەڵگەی لەسەر ئەوەی باقی ئەو دوای هەمووی بە هەڵەدا نەجانە بێتە ئەوێ چەندی دگەهێنیت کە ئەگەر مرۆڤ دروست دینی نەگەهشت یا مەترسیە سەر کۆمەڵ ڕاستە دەڵێن هەمیشە تونندڕە و تند و تیژ کەسی جاهیلە علمی نییە هەر کەس علمی زۆر بوو تند و تیژ نابێ کە یەکێک زانی نوێژ بەهەشت مەزە بکرێ بەلای کەمەوە ئیتر لە خەڵکە گەڕێت چۆن نەیکاو دەستی چۆن نەگرێت چۆن ئەبینی بەس کە یەک مەزهەبی زانی ئەوەی حوتەکەی تر هەمووی کافرەکە کەواتە میشاڵێن باسیەکەین ڕۆژێک دێت باسی ئەو مەسەلەیەکەین کە تەکفیر بۆ جاهیلێکە باشە لەبەر ئەوە خوددا لە قورئان دەفەرمووی وئینا ئەو ئیاکم یعنی خوددا بە پێغەمبەر دەفەرمێت تۆ چی بەبێ باوەڕان بڵێ بەبێ باوەڕان بڵێ ئێوە هەمووتان لەسەر باتیلین بەس من لەسەر حەقم ئێتر دایەلۆگ نەما قسە نەما خوددا دەفەرمێت پێیان بڵێ وئینا ئەو ئیاکم لعلى هدى أو في ضلال مبين ئێوە یەکێکمان لایەنێکمان لەسەر ڕێڕاستین و لایەکشمان ئەوە نەبێتە ڕەش و سپی یعنی بەو مانایی کە تۆ چیت کرد نەدوت من على هدام تۆش على ضلال مبين وئنا أو إياكم وانە یان ئێمە یان ئێوە لەو مەسەلەیە هەندێک مەسەلە هەیە یەکلا لەم بینەدا ناکرێتیش کە هاوبەش خاڵی هاوبەش بەڵێ ئمە بەستم ئەوە بوو هەندێک مەسەلەش یەکلاکرێتەوە هەندێک مەسەلە هەیە یەکلاییە وەکو چۆن لە بیرکاریە ئەڵێن یەک و یەکە کاتە دوو ئەکرێ بەس مەبەستم ئەو عیبارەتە جوانەیە یعنی تۆ پێت وایە تۆ قەناعەتت وانە محەممەد درودی خوای لەسەر 100% لەسەر حەقە بەس خوددا بۆچی پێی ناڵێ بڵێ من لە 100% لەسەر حەقم و ئێوە لەسەر هەڵن یعنی بۆچی بوارێک ئەهێڵێتەوە لەگەڵ ئەوەی خۆی دەزانێت پێغەمبەر درودی خوای لەسەر 100% لەسەر حەقیقەتە لەگەڵ ئەوەشدا خوددا پێی دەڵێ وا مەڵێت بڵێ وئینا ئەو ئیاکم لعلى هدى أو في ضلال مبين یعنی چی ڕوبەرێک بهێڵیتەوە بۆ گفتوگۆ تا ڕوبەرێک هەبێ بۆ گفتوگۆ بۆ قسەکردن کەواتە هەر کەسێک لە ڕووی ئاینی بیاوێ فەرز بکە ڕەفز دەبێ فەرز و ڕەفز بتەوێ شتێ فەرز بکەی بە زۆر ڕەفز دێتە بەرامبەر چونکە شت بە زۆر بۆیە خوددا فەرمووی لا ئیکراها فی الدین وەرەوە بۆ مەسەلە سیاسیەکان مەسەلە سیاسیەکان لە زۆربەی وڵاتانە لە وڵاتانی بینی توندوتیژی سیاسی هەیە ئەوکو ئێستای عێراق هۆکاری ئەمە چییە کە توندوتیژی مەسەلەن سیاسی هەیە لە وڵاتێکە وەکو عێراق بۆ نمونە هۆکارەکە ئەوەیە کە مەسەلەن بەڵێن ینی ئەتوانی بڵێ بەڵێنەکانی حکوومەت کە بەڵێن دەدا کە بەڵێنەکانی خۆی جێبەجێ ناکە ئەو کاتە چیە بێت ئەو کاتە خەڵک داوای ئەو مافانە دەکا کە تۆ بەڵێنت پێداوە و هەڵی بژاردووی وەختێ بۆی جێبەجێ ناکەی داوای دەکا بە خۆپیشاندانی ئاشتی خوازانە وەختێ بۆی نابێ بەناباتە بەر تند و تیژی کەواتە لێرە ئەمە پێمان دەڵێ هەموو بەڵێنێک هەموو وعدێک و سۆز و پەیمانێک کە ئینسان دەیدا لە گردنێتی دەبێت جێبەجێ بکە لەبەر ئەوەیە وڵاتانی پێشکەوتو چ دەکەن ئەو بەڵێنانە دەدەن بە هاوڵاتی کە بۆیان جێبەجێ دەکرێت في حالتي دماغ مستاجر اف حكومتك هبيتن وبلينت خوجي بجينا كتن والفي هولاتيه كتن كبرجي تسر شارع ودواتر بينك وشتن وبوشي ام بيجنا افيتون دو تيجي بوشي يا حكومتنا بيتون دو تيجي ليرا خوي شتك يعني ابي بلين همو حكومتك يعني
ئەم تونند و تیژیە بۆچی لە وڵاتانی پێشکەوت و زۆر نییە نادیرە لەبەر ئەوەی بەڵێنەکان لە کاتی خۆی شتەکان جێبەجێ دەکرێت ئەو مافانەی کە هاوڵاتی هەیە بۆی جێبەجێکرێ بۆیە خەڵک ئەم تونند و تیژیە بەکار ناهێنێ تونند و تیژیە بەکار ناهێنێ کەواتە ئێمە بۆی چارەسەر بکەین دەبێ بڵین بۆ ئەوەی تونند و تیژی سیاسیمان نەبێ دەبێ ئازادی سیاسی هەبێ دەبێ حکوومەتەکان بەڵێنەکانیان لە کاتی خۆیدا جێبەجێ بکەن بۆی خوددا دەفەرمێ فەمەن یعمل مثقال ذرة آخر ذرة ئێستا بە چاو نابینرێ جا مثقالی ذرة معنای ینی بە وەزنی بە ثوقلی بە قورسایی ذرەیەک وانە خەیرا یەرە ومن يعمل مثقال ذرة شرا يره کەواتە ئەمە هەر باسی قیامەت نیە لە دنیاش ئەوەیە هەموو حکوومەتەکان هەر چاکەیەک بکەن دێتەوە ڕێیان هەر خراپەیەکیش بکەن دێتەوە ڕێگەیان خەڵێکی تر مەسەلەی یعنی چۆن دەڵێ جۆ نەگرتن تۆزانی خەڵک تونند و تیژی بەکاردێنێ بەچی مانگوت من خوددا دەفەرمێ لە 4 ئاەتە ئیثم و عدوان تێکەڵ دەکات بۆ چونکە لە ناخی ئینسانەکانە ئامادەکاری دەکرێت بۆ عدوان ئامادەکاری دەکرێت بۆ تونند و تیژی وەختی ئەو ئامادەکاریە دەکرێت ئەبێت لەو کاتە جۆمان لێبێ بزانین خەڵک ئامادەکاری ئەکە لەو کاتە ئەگەر ڕێی پێ بگری داواکاریەکانی جێبەجێ بکەی لە کاتی خۆیدا نایەڵی بگاتە عدوان نایەڵی بگاتە عدوان هەمیشە دەڵێن لە هەموو دنیادا حکوومەتەکان بۆ دوو سلکیان هەیە یعنی حکوومەتەکان بۆچی پۆلیسیان هەیە و ئاسایشیان هەیە ینی دوشتی بۆ جیاوازن ئاسایش جۆی حکوومەتە پۆلیس چاوی حکوومەتە یعنی چی یعنی لە هەموو وڵاتانە ئاسایش لە نێو خەڵکە خەڵک نایەن ناسێ جۆ لە خەڵک دەگرن نە بە خراپە جۆ لە خەڵک دەگرن ئەگەیەکە خراپەی کە زوو ڕێگەی لێ دەگرن ئەگەیەکێکش گرفتەکانی خۆی کە باز دەکا و جوۆی لێ دەبێ ئەوە جۆی حکوومەتە دەزانێت خەڵک چی دەوێ پۆلیس ئیشی چییە پۆلیس چاوی حکوومەتە ئەو دقەیەی پۆلیس دەجا بە بەردەم تا بێ دڵی تۆ ناخوێنێتەوە ئەگەر کارێکی خراپت کرد بە بەرچاوی و بینیتی ئەدگرێ کەواتە پۆلیس لە دوای ڕوودانی حەدەسەکە ئەدگرێ بەڵام ئاسایش پێش ئەوەی ڕووبدا دەزانێت ڕوودەدا کەوتە بە چت گەهێنیت ئەمە چ دەگەینێ کەواتە دەبێت حکوومەت جۆی هەبێ لە نێو خەڵک بزانێ خەڵک داواکاری چییە بێزارە مشکلەی هەیە گرفتی هەیە ئاریشەی هەیە موچەی نییە چی نییە ئەبێ ئەگای لێبێ بزانێ ئەم شتە کە نییە ئەو بێدەنگیە پێی دەگوترێ ئەو هێمنیەی لە پێشی ڕەشەباکەیە پێشی ڕەشەبا دنیا زۆر هێمنە ئەوە پێشی ڕەشەبا دنیا زۆر هێمنە لە نەتیجا ئەو جۆیە دەبێ بزانێ خەڵک لە چ بارودۆخێکە تا بزانێت چارەسەری بکە پێغەمبەر درودی خوای لەسەر کە حکمی ئەو شارەیە کرد کە پێوترا مەدینە جۆی لە هەموو کەس دەگرت ئەوەندەی جۆی دەگرت خەڵک وای دەزانی دەتوانن هەڵی خەڵەتێنن هەر قسەیەکی بۆ بکەیت بێباوەڕەکان دەیانگوت محەممەد هەر قسەیەکی بۆ بکەی بڕوا دەکە نە بڕوای نەدەکرد بەس جۆی لە خەڵک دەگرت بزانێ خەڵک گرفتی چییە تا ئەو ڕادەی گوتیان وەیەقولونە هو ئوذن ئەیانگوت ئەم پێغەمبەرە وەک بڵێ بەس جۆیە یعنی هەر جۆ لە هەموو کەس دەگرێت خوددا دەفەرمێت چ بڵێن لە بەرامبەر ئەوە قل أذن خير لكم جۆیەکی خێرە خێر دەبیستێ گرفتەکانتان دەبیستێ جۆتان لێ دەگرێ بۆتان چارەسەر باشە دەستێتت خوشمامۆسای بەڕێز دەمێ بێن ڤەدانێکی هاتی و دەهینە جواتەوەین هێشە فەرمە بینەرە بەڕێز دووبارە سەڵافوە بن بەرداوامین پتر درێژە پێدان سەر ڤیتەوەری هاتیە دەستنیشانکردن کللتوری تونند و تیژیە و تونند و تیژیا کللتوری مامۆستایژەوە کە زۆر جار ئەتناڤا بەرنامەی بە کوردیدا ئەم چینە جواتە زانا و عارفێن کورد کاوان چشین دەست هەبوونە دەربارەی ئەو بابەتیان بەحەسکەین نام بەحسی کللتوری تونند و تیژیت کەین ئەرێ زاناین مە عارفێن مە چ شێواز هەلسەنگاندنا ڤی بابەتەی کردیە و شمەڕا گوتیە بەڵێ گرنگە لە باسی زانایانە حەزم کرد هەر بەو بۆ نێوە یعنی کە باسی زاناکەین لە باسی تونند و تیژیدا بڵێ بچمە لای تەفسیری کوردی مەلای گەورە مەلای گەورە بە ڕەحمەت بێ لە هەمان کاتیشدا لە سەروبەندی ئەو کاتین ئێستا یعنی بەرەو ئەوە ئاچین 1943 مەلای گەورە وەفاتی کرد مەلای گەورە جیاوازیەکی لەگەڵ مەلاکانی تردا ئەوەیە کە هەر ئەوە نییە بڵێ تەفسیرێکی بە کوردی وتووە کەسێکی پێشکەوتن خواز بوو کەسێک بوو لە دنیا تێدەگەیشت کەسێک بوو لە ئاین و ژیان بە جوانی تێگەیشتووە کەسێک بوو بکوڵێ عەقڵی بە پیرۆز زانی کەسێک بوو لە سەردەمی خۆیدا قسەی خراپیان پێگوت کافریان کرد قسەی خراپ و ناشرینیان پێدەگوت خەڵکی خراپ لەبەرەوە مەلای گەورە پێشەنگە بۆ ئێستاش و بۆ ئەم سەردەمەش زۆر گرنگە مەلایانی کوردستان سوودی لێ وەربگرن چونکە 1943 وەفاتی کردو کەواتێمە لە سەروبەندی هەر ئەو یاد مەلای گەورە لە تەفسیرەکەیدا چوار تقریبان بەلای کەمەوە یعنی ش زۆرە بەس یعنی من بۆ ئەم باسە بۆ ئەم کاتە کورتە
چوار هۆکار دەدۆزمەوە بۆ ئەوەی کە توندوتیژی لە ئینساندا چۆن دروست دەبێ بۆچی پەیدا دەبێت لە بەرگی نۆدا ئاماژە دەکا بە مەسلەیەکی لەم جۆرە دەڵێ ئینسان خدا کەرامەتی پێبەخشیوە ئینسان کەریمە ئینسان ڕێزدارە ڕێزیەگیراوە لەلایەن خودداوە وەختێکە ڕێزی لێ ناگیرێ وەختێکە دەبێتە مای ئەوەی ئەم ئینسانە مافەکانی پێشێل بکرێ بە بچووک تەماشا بکرێ بە شێوازێک کۆمەڵگە بە بەردەوامی بیکوتێتەوە پێشێلی بکە کەرامەتی بڕوشێنێ ئەم مرۆڤ دەبێتە مرۆڤێکی توندوتیژ لەبەرەوە منداڵ وەکوەکێک لە بەشداروان گوتی یان دایک و باوکێک لە منداڵی و بە منداڵەکانیان قسەی خراپ ئەڵێن قسەی خراپ یەک جا دوو جا سێ جا چوار جا پێنج ئەم هەموو قسە خراپی پێ دەڵێن لە مێشکیدا کۆ دەبێتەوە دەڵێن من وە بۆ ئەوەی بیسەلمێنێ کە ئەو ئینسانێکی ئازایە وانە دەسەکە بە توندوتیژی لەبەرەوە لە بەرگی نوۆی تەفسیرەکەیدا مەلای گەورە ئەم عیبارەتە بۆ ئەمە دێنێتەوە کە دەڵێ ناتوانم بە سووکی تەماشای هیچ کەسێ بکەم لە ژیانمدا بە سووکی بە بچووکی تەماشای هیچ کەسێکم نەکردووە ڕێزم لە هەموو کەسێک گرتووە ئەم ڕێز لێگرتنە لە هەموو کەس وای لێ دەکا قیمەتی خۆی بزانێ بایەخی خۆی بزانێ پێگەی خۆی بزانێ ئیدی دەبێتە ئینسانێکی ڕێزلێگیرا و لە ئەرزدا نابێتەوەی کە توندوتیژی دروست بکە خاڵی دوم ئەوەیە کە لە ڕاستیدا ینی شتێک هەبێ حەقیقەتی نەبێ و قسەی خەڵک یانی جۆجا هەواڵێک لە کەناڵەکانە یەک خۆپیشاندانی گەورە دروستەکە و دوای هەواڵەکەش ناڕاست دەرەچێت کەواتە نەبوونی حەقیقەت جاری وا هەیە توندوتیژی دروست دەکە یعنی نمونەیەک دێنێتەوە مەلای گەورە لە بەڕەحمەت بێ لە بەرگی پێنجەمی تەفسیرەکەیدا لە بەرگی پێنجەمدا دەڵێ حاکمی سیاسی کۆیە دەڵێ حاکمی سیاسی کۆیە لەو ساڵانە کە ئینگلیز حکمی کۆیی دەکرد هەموو عێراقیش تەبعاً دەڵێ کە ئێمەی تەماشای ئێمەی کۆیانی دەکرد و سێرمانی دەکرد و هەڵدەستین و دانیشتن وەکو ئینسان قسەیەکی پێگوتین گوتی ئێمە کە لەوێەوە هاتین ئەمە لە بەریتانیاوە هاتوون بۆ ئێرە بە ئێمەیان شتێکی دیکە گوت بە ئێمەیان گوتووە کورد وحشیە کورد وحشیە کورد ئادەمخۆرە هەر ئینسانە خۆن کورد ئینسانە خوات و ئینسانە هێنێ وەکوی خوا کورد گورگێکی دڕە کورد گورگێکی درە و پەلامارێت ئێستا ئێوە وانین مانای وایە تۆ بڕوانە ئەمە بێنە بەرچاوی خۆت کەسێک چەند هەواڵی وا درابێ چەند هەواڵی وا دەربارەی ئینسانێک درابێ دەربارەی حکوومەتێ دەربارەی قەومێ دەربارەی گەلێک درابێ چۆن ئەبێتە مای ئەوەی کە ئەو توندوتیژیە دروست بکات ئەمەکۆ بەوێت گەینیت کە مرۆڤ زیکە بڕیار لەسەر شتێکی نەدات حتا دیڤدا چوونەکە دروست ڕاستە زۆر ڕاستە کەواتە لێرە وێڵێن حەقیقات تحقیق محقق بۆ چڵێن محقق عەدلی لێکۆڵینەوە دەکا ناوەکان لە عەرەبیەکەیە زۆر نزیکترن لێکۆڵەر و لێکۆڵینەوە و ڕاستیەکان یعنی چی بەمانە محقق تحقیق بۆ گەیشتن بە حەقیقەت یان خەبەرێکمان هەیە ئەم خەبەرە چۆن بزانین ڕاستە ئەم خەبەرە پێویستی بەوە هەیە کە چێتە مختبەر وەکو چۆن دەڵێن خەبەر لەگەڵ مختبەر چۆن پەیوەندیان بەیەکەوە هەیە وشەکان هەموو خەبەرێک ئەبێت تێست بکرێت لە مختبەرە لەلایەن چێ لەلایەن خەبیرێکەوە خەبەر خەبیر مختبەر حەقیقەت محقق تحقیق ئەبینی ئەو قسەیە ئەوەی وتت ڕاستە خاڵێکی تر زۆر سەرەکی ئەویش ئەوەیە کە مەلای گەورە جارێکی تر لە بەرگی شەشە ئاماژەی بۆکە ئەویش ئەوەیە کە ئەڵێ توندوتیژی کە خەڵک دەیکا جاری وا هەیە ڕوئەسا دەیکا ڕوئەسا یعنی ئەو کەسەی بەرپرسە یعنی ئەگەر خاوەنی سەرۆکی خێزانێک لە ماڵەوە توندوتیژی بەکارهێنا ماڵەوەش بەکاری دێنێ بۆیە ئەو لە باسی دینە باسێکە دەڵێ ڕوئەسای لە بەرگی شەشی تەفسیرەکەیدا ئەڵە ڕوئەسای ئەدیان ڕوئەسای دین على الدوام ڕوئەسای دین بەستی پێ چیە ڕوئەسای دین ئێستا پێ دەڵم ڕوئەسای دین على الدوام سعی لە تەفریقە دەکەن خەڵک ئاگای بزانە خەڵک چەند بەجوانی لە دین تێگەشتووە چی ئەم شەڕە دینیانە دروست دەکە ڕوئەسای دین ڕئیسی ئەو طریقەتە ڕئیسی ئەو مەذهبە ڕئیسی ئەو حیزبە ئەبینی ئەمانە چۆنە لە ڕووی دینیەوە خۆ خەڵکەکە ئەم جیاوازی کارە نازانێ وانە خەتیبێک کە خوتبەیدا ڕوئەسای دینە لەو کاتە خەتیبێک لە مزگەوتەکەیە ڕئیسی دینە کە خوتبەیەکی ئاگرینی داوتی ئەو حکومەتە وایە و ئەو خەڵکە وایە و ئەو میلەتە وایە و ئەو دینەی تر ئاوهایە ئەم خەڵکە پڕە بن بەچی بە ئیثمەکە کە دێنە دەر ئەوجا ئەیکەنە عودوان چیەکەن ئەبێتە مایە دەستدرێژیکردنە سەر خەڵک کەواتە خەڵک 500 کەس لە مزگەوتێکە 1000 کەس لە مزگەوتێکە دانیشتووە خەتیبێک کە مەلای گەورە پێڵێ ڕوئەسای دین ئەو ڕوئەسای دینە لە شوێنی خۆیدا خەتیبێک لە مزگەوتەکەیدا ڕئیسی دینە ئەتوانێت ئەو خەڵکە هەمووی نەرمونیان کە ئەشتوانێ هەمویان توندوتیشکە
ڕئیسی حزبێکی ئیسلامیش وایە و ڕئیسی حزبێکی تریش وایە و ڕئیسی طریقەتێکی شێخی مەشایخ و ئەوەش وایە و بە هەمان شێوە کەواتە ئەبێت توان بێژینە ڕئەسا الدین یعنی ئەوانە هەرێکی بەرژەوەندیە خۆ هەیە و ئایدۆلۆژیە خۆ هەیە بەرژەوەندیە خۆ کارت کرد باش و خراپی هەیە باش و خراپی ئەو کەسەی کە بە ڕێگەی یاسایی بە ڕێگەی شەرعی بە نەرمونیانی قسەی خۆی دەکە قەچێکە وانە بەس کە خەڵکی هاندا بۆ تونند و تیژی ئەو کاتەکارێکی خراپ دەکەن خەڵی کۆتایی بەلای گەورە ئەهێنەوە سەر خەڵک ئومەت میلەت گەل کە گەل ینی چۆن ئەڵێ ناتوانم بۆ شەیەکی خراپ بڵێم یعنی ئەگەر بێت و هۆشیار نەبوو ئەبێتە مایە ئەوەی کە ینی خەڵک هەڵی خەڵەتێنێ هەر کەسێکی تونند و تیژ هات ئەتوانێت گەلێکی ناهۆشیار هەڵخەڵەتێنێ و هەمویان بە دوای خۆی بخات و تونند و تیژیان لەگەڵا بەکاربێنێ لەبەرەوە مەلای گەورە زۆر گلەی لەوە هەیە ئەڵێ من هەموو قسە باشاکەم ئەم هەموو قسە خێرە بۆ ئەم ئومەتە بۆ ئەم خەڵکە هەموو هەفتەیەک وە بەداخەوە گەلی کورد و میلەتەکەی خۆم و خەڵکەکەی خۆم حاڵی نابن تاوەکو لەگەڵ یەکا باش بن شەڕ لەگەڵ یەکانەکەن پەیوەندیان لەگەڵ یەکدا باش بێ یعنی خەفەت لە زۆر شتی وا دەخوا کە ئەم میلەتە وەکو تونند و تیژی کۆمەڵایەتی کە ئێستا زۆر باوێتی خەڵک لەگەڵ یەکا تونند و تیژی بەکاردێنێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە بەڕاستی خەمێکی گەورەی مەلای گەورە بووە تا مەلای گەورە شعرێکی هەیە طبعا لە بیرمان نەچێ دوی دەی هەموو ساڵێکیش ڕۆژی جیهانی ناتونند و تیژیە کە ئێمەش هەر لەو مانگەیە قساکەین ئێستا ئەو ڕۆژە بۆ دانراوە چونکە ڕۆژی لەدایکبوونی غاندیە 1869 پێشی 150 ساڵی ڕێک غاندی لەدایک بووە ئەو ڕۆژە نەتەوە یەکگرتوەکان یۆنسکۆ کردوێتی بە ڕۆژی جیهانی ناتونند و تیژی پەیکەرێکی غاندیشان لێرەدانا هەر بەو یادەوە چونکە بەرەو مانجی دەبوو لە 79 پەیکەرەکەیان دانا جا ئەو کات مەلای گەورە پێشی ئەوەندە ساڵە شعرێکی هەیە دەڵێ منیش هەر وەکو غاندی هەناسە سوار و ماندی لە قەومی کورد و هندی چی مەقسوود بوو نەماندی یعنی ئەوەی غاندی ویستی هند چۆن پێشخە نەیبینی ئەوەی منیش ویستم کورد پێشخە منیش نەمبینی بەێ مامۆستاگرت و تەماشای وڵاتین دیتر بکەیان نەتەوێن دیتر بکەی عادەتەن وەسایە کە ئەف بیرمەند و فەیلسوفێن وان کارتیکردن هەبووە لەسەر هزرا کۆمەڵگەهێ ئەری بووچی ئەف زانە و عارفین کورد کارتیکردن نەبووە لەسەر هەزرکردنەوە پێم وابوو لە وڵاتانی دی چۆن دەڵێن یعنی لە خێزان و لە قوتابخانە و ئەمانش چونکە بەڕاستی مەلای گەورە و مەلای ئێمە هەمووجا قسەی خێر بۆ ئەوانش دەکەین یعنی چی بکە ئەگەر بێت و منزومەکە سیستەمەکە هەمووی پێکەوە کار نەکە لە ماڵەوە باوکو دایک تونند و تیژ نەبن لە قوتابخانە مامۆستا تونند و تیژ نەبێ ئەبینی مۆزەف مدیر و چۆنەڵێ دائیرەکان و فەرمانگەکان تونند و تیژ نەبن لەگەڵ هاوڵاتیاندا ئەمە هەمووی بەیەکەوە کارکە قسەی مەلاکەش ئەو کات چۆن دەڵێ دەیخوا بەڵام کاتێک کە تۆ سێری ماڵ بکە دایک و باوک ئەڵێن کوڕە ئاقلەکەیان کوڕە باشەکەیان کچە باشەکەیان ڕێز لێ ناگرن مافەکانی نادەنێ بەس ئەوەی کە تونند و تیژە و دەچێتە گەڕک و هاوارەکە و لە کۆڵانە دەنگی بڵند دەکا و ئەڵێ حەیامان دەبە ئەوە کورە زوو مافەکەی بدێنێ ئەو دایک و باوکە لەو کاتە ئەڵێ پادار بگرێ بێپایی خۆمانە ئەمانە قسەی غەڵەتن بۆ دایک و باوک ئێمە لە هەفتەی پێش گوتمان بۆ دایک و باوک باش بن بەس هەندێک دایک و باوکش خراپن بۆ کوڕ و کچەک باشەکانیان کوڕ و کچە باشەکانیان چونکە باشن ڕێزیان لێ ناگرن کوڕە خراپەکانیان وەکو کراسی ڕەشی لەبەر بێن نقطەیەکی سپیتیابێ ئەیبینن کوڕە سپێکەیان کە کراسەکەی سپێ نقطەی ڕەشی تیادێ ئەیبین ئەمەش چیەکە ئەمەش ئەو دایک و باوکە بەم ئیشە خراپەیان وا ئەکەن کوڕە باشەکەشیان خراپ بێ دوای جالبەرەوە مەلای گەورە بە ڕەحمەت بێ نمونەیەک دێنێتەوە ئەڵێ ئێمە داوای مافە گەورەکانمان ناکەین تونند و تیژین بەرامبەر بەیەک ئەڵێ لە کۆیە دوو باخەوانم بینی ئەو ڕەزی ترێ هەیە ئەوش ڕەزی ترێ هەیە کەڵەکە بەردێک چەند بەردێ لەسەر یەکە سنووری نێوان هەردووچانە چوار بۆڵە ترێ بەرسیلە چۆتە ئەو دیوەوە ئەوڵێ هی منە ئەوڵە کاکە لای منەوە هاتو ئەوڵە هی منە سەری یەکیان شکاندۆ لە یەکیان داوە ئەو کات مەلای گەورە چیان پێ دەڵێ ئێوە دانیشتون لەسەر سنوورێکی بەرد دەبینی خۆتان دروستان کردووە لەسەر چوار بۆڵە بەرسیلە و ترێ شەڕەکەن سەری یەک دەشکێنن ئینگلیزیش لە بابە گورگور نەوتەکەتان دەبا قسە ناکەن ئەو کات مەلای گەورە وای گوتووە ئێستا شەر بار و دۆخەکەوایە ئێمە لەسەر شتێکی بچووک یەک دەکوژین و خەمیشتە گەورەکان ڕاست دەگۆهداریە بینەرن بەڕێژی بکەن ئەوێت پشکدارت ناوە کەسبوو بێدا و پرسێر هاتیە ئاراستەکردن ئەری چاوە دەکارین ئەت ئارام بین ئەت گفتار و گوتارە خوددا بفەرمە ئینسان وهایە کە ڕفتای بەرامبەرت دەکاتن ڕفتارشی ناشرین دەکاتن ئەتو خۆ نایبینە ڕێزە و کەسەی کە و ڕفتار ناشرین دەکاتن دەبێت و وا بکەی ڕفتارشی بەرامبەرەوی جوانتر پیشان بدەی بەوەی ئەو کابرا هەست بە نەقسی خۆی بکاتن ڕفتاری ناشرین بکاردێنیتن
ئەتوو کە چویت کە دەکات و چیوی نابێت و چوی بکەی ئەو ڕفتارە ناشنە لەوی دێ بە لە تو نایەتن هەندێک هەموو ئینسانێک شێک نییە ئینسانەکە ئینسانی فەرقیە ئینسانەکە ڕفتارش ناشرین کرد و چوی بکە دەکات و چیوی دەبێ ئەتو لەوی گەڕێ ئەو ڕفتار ناشنە لەوی پیرۆزیوی بی لەوی دێتن بە لە تو نایەتن ئەبەت دیراسە بود بێن مەسەلا خۆ ئارامکردن خۆ تند نەکردن دیراسات بود بێن جیلێکش بۆ جیلێکی دێتگۆڕین ئازێک کوت ژینگەهەکە نە ئارام دا نە سەقامگیر دا مازن بووی معنەشم کەسێکی ئارامگیرێ وەکی ڕۆژ ئاوا بم والله هەردەم نەرمونیان بی لەگەر ئەوەی بەرامبرت مەسەلەن ئەو قسەی مشتریە مەسەلەی بەرامبەرتە بە قسەی خۆش مەسەلەن تند و ترجی شتێکی خراپە قسەی نەرمی بەخۆی دەرێ مار بە قسەی خۆش دەکوێ دێتە دەرێ نەرمی نەرمونیانی شتێکی جوانیە تند و ترژی ڕێ هیچ ناگەێنی ڕێ زەرەر دەگەێنی ئەگەر ئەم عقلی شولکەین عقل هەرگۆ دێت هێمن بین چکو عقل gelek tiştekê pîroz e Rabbil de çku em gelek dibêjin em bera mirov û giyanewerî eql e çku giyanewerî jî atifiya heye giyanewerî jî tu meselen zarokê wê jê bistînî dê xul mirovî dedin berhindê jî eql gelekî giring e ku bi mirov kar bînî berhindeke me eql karîna hergav dê hêmin bîn û dê aram bîn û dê şên petir bextewerî bîn û dê petir şên jiyaneka aram avakîn دەبینی مەسەرەن شەد نییە تووڕەبوونەکەی هی ئەوەی بی مەسەرەن کە حەسەبی بی دەوانێت هەر تەبیعەتی قسەکردنەکەی ئەو هەلەبی بەرامبەرەکەی وازانی کە ئەوە تووڕێیە ئەوەش هەیە ئەوەشیان دەبی حالات تووڕەبوونا مرۆڤیدا پێدویە مرۆڤ عقلە خۆ بکار بینێتن یعنی زیبزی دەمی تۆڕات بتن رفتارت برانبر وی رفتار کریاره که درست نکتن ایل سر خوب بتن داکو بشیتن چنگی دم تورابونه دلیوه اگر تا کار کر اینا باش بتن از بارم دل بمایی که پشیمان بی یا باش امر ویل سر خوب بتن و هندی بشیتن خورا گرتن برانبر وی تورابونه سپاس بۆ بەشداربووین هێژا کە ڕاوسەرنجین خواڕاستەی مەکرین هەر ساخ و سەلامەت بن مامۆستا هێژا بینە سەر حەل و چارەسەریە vê mijaran niha behezkeyin babetê kulturê tundûtîjiyê em çi bikên ku bigehîne çareserekê eger çi nebît rêja wê kêm bibît nav me de ئەتوانم سەرەتا ینی بەپێی ئەو بارودۆخی کە ئەیبینین کۆمەڵگەی ئێمەش وەکو کۆمەڵگەکانی جیهانی سێ توندوتیژی تێدا هەیە تێدا هەیە ڕەنگە یەکێک لەو ینانی کۆمەڵناسان باسی دەکەن دەڵێن ینی هەندێک قسە هەیە هەندێک دەڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبوک خراپە خەڵکی خراپ کرد ئەوانش دەڵێن نا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکی خراپی ئاشکرا کرد بەبێ ناو بەبێ ڕسم هەرچی بە خەیاڵێ بێ ئەیڵێ کەواتە تۆڕە کۆمەڵایەتەکان یەکێک لە باشیەکانی ئەوەیە وەکو مختبەر دەری خست کۆمەڵگەی ئێمە توندوتیژی لە ناخیدا هەیە کاتێکا توندوتیژی هاوردەکریە بدیت ناتە دەبێت لە ناخی خۆیدا وتمان ئیکتیسابە دروستی کردو اینجا هۆکاری زۆرە وتمان سیاسی بێ ڕەنگە ئاینی بێ ڕەنگە کۆمەڵایەتی دەرەوەی وڵاتی کورد یانکو قەومیەتە کورد هەیە یانژی وە کورد ئێستا ئەلان کۆمەڵگەی ئێمە توندوتیژە بە بەڵگەی ئەوەی ڕووداوەکان کە دەبینی لەسەر بچووکترین شت خەڵک لە یەک دەدا لەسەر بچووکترین شت خەڵک یەکدی دەکوژێ تۆ بڕوانە دوو مەسەلەن تۆ بڕۆ ئەکاونتێ بکەرەوە تۆ بڕۆ سێری کۆمەڵگە بکە مەسەلەن هەر جوێن بدە و باسی شتی توندوتیژی بکە ئەوتر بە چۆنەڵێ هەزارەها خەڵک لە دەورت کۆ بێتەوە تۆ نبینی ئەو پەیج و ئەکاونتانی کەوا مەسەلەن نەرمونیان و قسەی باشەکەن چ هەموو جات چی ئەڵێن فەقیرانە ئەڵێن بەڕێزان تخوا چالاکیمان دابەزیوە ئەکتیڤیتیمان دابەزیوە تکایە هەندێک لایک و کۆمنتمان بۆ بکەن یعنی ئەوەی باشە ئەپارڕێتەوە بەڵام ئەوەی جوێنەدا و قسەی خراپەکە و تۆمەتی خراپ دروستەکە و توندوتیژی دروستەکە گەلی ئێمە بەدوایەوەیەتی ئەمە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان مختبەرێکی زۆر چاک بوو کە دەری خست کۆمەڵگەی ئێمە کاتێکە ماسکەکەی دەپۆشێ و ناوی دیار نییە و ڕسمی دیار نییە ئاوا دەکرد کەواتە چارەسەری چیە چارەسەر ئەلێرێ کەواتە لێرە بۆمان دەرێکوێت بە پلەی یەکەم بۆمان دەرکەوت ئەمە هەیە کە هەیە ئەبێ هۆکارەکانی بدۆزرێتەوە ئەم ئینسانەی ئێمە بووە توندوتیژە وانە
بە پلەی یەکەم تەماشا دەکەی وەکو کوتم ئاین لە کۆمەڵگەی کوردەواریە بە شێوازێکی جوان هاتووە ئەم چەند ساڵی دوایی نەبێ هزری داعش و هەندێک هزری هاوردەکراوی کەندا و ئەو شوێنانە کە خۆشیان لی پەشیمانن ئێستا وڵاتانی کەندا و وا خەریکە خۆیان وە کوردستان لێکەن ئێستا ئەزانن کە ئەمە دینی ڕاستەقینێ ئەبێ ئاوا تێبگەن وا هەوڵەدەن جامەبەستم ئەوەی لێ دەرکە بە شێوازێکی سەرەکی زۆر جار مەسەلەکە ئاینی نییە چونکە خەڵکی ئێمە جوان لە ئاین تێگەشتووە ئەو خەڵکەمان خراپە کە بە تێگەشتنی تونندڕەوانە لە ئاین تێگەشت کاتە ئەمە بوارێکی کەمی مەسەلەکەی بوارەکەی گەورەکەی سیاسیە لە مەسلەی توندوتیژی کۆمەڵگەی کوردەواری سیاسیە چۆن سیاسیە بەشێکی وەکوتت کەلتوری ڕابردووە لە لای گەورەکان ماوەتۆ داگیرکەران توندوتیژ بوون بەرامبەر بە ئێمە خەڵکی ئێمەش بۆ ئەو سەردەمە دەبواە توندوتیژ بێ ئەرتۆ ئەبێ پێشمەرگە نەرمونیان بێ پێشمەرگا لە بەرامبەر دوژمن شەڕەکە ئەبێ کاتە لە بواری عسکەری و سەربازی تۆ بێت توندوتیژ بی چونکە ئەوە مەیدانی شەڕە لە بواری مەدەنی خۆ نابێت توندوتیژ بی کاتە لەگەڵ خۆتا بەشێک لەمانە ئەهێنیتەوە غەڵەتە لە بواری مەدەنی توندوتیژ بی کاتە بێمە سەر مەسەلەکە بە پەلە ئەوش ئەوەیە کە بوارە سیاسیەکە لە کۆمەڵگەی ئەوروپادا چۆن ئەمەیان چارەسەر کرد خۆ ئەوانش وەختی شۆڕشیان کرد شۆڕشی فەڕەنسا زۆر توندوتیژ بوو شۆڕش دەڵێن شۆڕش نەوەکانی خۆی خوارد دەستی کرد بە خواردنی نەوەکانی خۆی هەمویانی لە سێدارەدا دوای ماوەیەکی زۆر ئیتر ناپلیۆن هاتوو لە دوای ئەوە شۆڕشی فەڕەنسا چاک و ئیتالیا هەروە ئەڵمانیا هەروە کەواتەمە چمان پێ دەڵێ پێمان دەڵێ ئەوان بەچی توانیان نەرمونیانی دروستکەن بە پیادەکردنی یاسا کەی یاساڵێ بوونی هەیە یاسای جوان هەیە لە هەرێمی کوردستان دەڵێن حکوومەت پێویست بەوە دەکا بۆ ئەوەی گەلەکەی نەرمونیان بکە دەبێ وا بکە گەلەکەی دەست بەکار نەهێنێ بۆ وەرگرتنی مافەکانی خۆی چۆن حکوومەت دەتوانێت گەلوا لێ بکە نەرمونیان بێ و هێمن بێ و دەست و پێ بەکار نەهێنێ بۆ وەرگرتنی مافەکانی خۆی کاتێ مافەکانی خۆی بە یاسا دەست کەوتبێ چۆن مافەکانی خۆی بە یاسا دەست کەوتبێ کە خەڵک بزانێ یاسا ڕێزی هەیە لەم وڵاتەدا و یاسا پێگەی خۆی هەیە ئەلە وەرە دەستەواژەیەکەیە یاساناسان باسی دەکەن من لەوان فێر بووم دەڵێن یاسا دەبێ بینراو بێ لەسەر جادە یاسا دەبێ بینراو بێ لەسەر جادە کە یاسا بینراو بوو هاوڵاتیش بە قسە یاسا دەکات چۆن تۆ کاتی ئێستا لە شەقام دەڕۆی لە شەقامی کوردستاندا من زۆر جار حکوومەت نبینم هەر گلەی دەکەن دەڵێن کامیرە هەیە کامیرە لە هەندێک شوێنان نییە کە کامیرە نییە ئەبێ چی هەبێ ئەبێ حکوومەت هەبێ ئەبێ پۆلیس هەبێ لە نێو بازار و شەقامدا هەر کەسێک دەستدرێژی و توندوتیژی بەکار هێنا بەرامبەر بە کەسێک بەرامبەر بە هەر کەسێک ئەگەر پۆلیسی لەوێ هەبوو ڕاست دەستی گرت شتی فرەدایە سەر شەقام پۆلیس هەبوو ڕاست دەستی گرت پۆلیسی کۆمەڵگە هەبوو ئەو جۆرە پۆلیسی کە ئێستا ئەڵێن لە دەوری قوتابخانەکان دایدەنین بۆ ئەوەی کوڕی هەرزەکار نەچێتە بەردەمی حاڵەتەیدا پۆلیس پەروەردە بکەن یانژی توندوتیژی بکەن پۆلیس چی لێکات پۆلیس دەیگرێ بە پێی یاسا سزای دەدا لەبەرەوە تێرەکەی ئەوروپا ئەم مەسئلەیە هۆشیاری بەچی دروست دەکەن هۆشیاری بە یاسا دروست دەکەن هۆشیاری بە یاسا دروست دەکەن من پێم گوتی لە ئەڵلقەیەەکە هاوڵاتیەکی عێراقی جگەرەکەی فڕێدادێتە سەر شەقام یەکسەر لە هەمان شوێندا دەڵێن غەرامە بێنە دەڵێن نیمە ئەڵێن نیتە لە گەزەردەکەی لەبەر دەکەن ئەڵێن دەمەتر لێرەوە تا ئێرە پاکەرەوە پێی پاکەکەن لەبەر چاوی هەموو میلەت ئەو کاتەوە چاک دەبێت کەواتە خەڵکی ئێمە گلەی لە چی هەیە حکوومەت لەسەر شەقام دەڵێن یاسا دەبێ بینراو بێ یاسا لە پەرلەمان بەس نیە دەرچێت یاسا بێ لەسەر شەقام بینراو بێ ئەو کەسەی لەسەر 200 دەڕوا ئەگەر هەموو ڕۆژێ بیبین و غەرامەکەی بکرێ لە بەرچاوی خەڵک چونکە خەڵک ئەو غەرامەیە نابینێت کە ئەو دەکرێ زانی ئەو خەڵکەی بە تیژرە و دەڕوا ئەو خەڵکەی لە نەفرێک دەدا خەڵک عقوبەکەی نبینی من لە دائیرەی مرور نیم تا بزانم ملیۆنێکیان لێ سندوو بۆ نمونە من دەمەوێت لەوێدا بزانم ئەم کەسەیان گرت چونکە ئەوەندەی لێ خوڕی لەسەر ئەوەندە ڕۆی کەسێک لە کەسێکی دیکەیدا دەڵێن حکوومەت دەبێت لە شەقامدا بینراو بێ تا یاساکەی بینراو بێ تۆ بپرسی ئەو کوڕیان بۆ برد ئەو کەسە بووە بوو دەڵێ ئەوە دەستدرێژی کردە سەر ئەو کچە سەر ئەو ئافرەتە ئەو کات ئیتر دۆ دەزانی ئەمە ڕەنگە یاسا دجیه خو یاسا بۆیە قسەیەکەیە دەڵێن ئەوروپا هۆشیاری بە یاسا دروست کرد ئەوروپا هۆشیاری بە یاسا دەست خۆش مامۆستای بەڕێز کاتێمە دوماهی کات زۆر سپاس بۆ جەنابێتە و بینەرن بەڕێژی سوپاسی هەواتکەین کە هینژێت پشکدار بوون دگەلمەدات بینەریەدا هیڤە ماوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی ئەوەین هێژا بکەین و هیڤە ماوەم هەموو ببینە کەسێن ئارام و سەرخۆ تونندوتیژێ دیر ببین ببینیم خێر